ساڵتان لێبێت و ئەم کاتتان باش لە شار پرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین سەردێڕەکان. 4 پەرلەمانتاری کوردستان لە سەرەتای ئەم خولەوە تاوەکو ئێستا لە دانیشتنەکاندا هیچ قسەیەکیان نەکردووە. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هەرگیز لەگەڵ یاسایەکدا نابن کە دژی بنەماکانی ئاینی ئیسلام بێت. ئەمریکا لە ڕێگەی خاکی هەرێمەوە سەدان بار هەڵگر هاوکاری سەربازی ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کردووە. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هەرگیز لەگەڵ یاسایەکدا نابن کە دژی بنەماکانی ئاینی ئیسلام بێت. دوای ئەوەی گفتوگۆی پرۆژە هەمواری یاسای توندوتیژی دژی خێزان لە پەرلەمانی کوردستان کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا، فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند سەرڕایەوەی سوورن لەسەر ئەوەی بە تەواوی دژی ژنکوشتن و توندوتیژی خێزانی بن، بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ یاسایەک نین کە لە دژی بنەماکانی ئاینی ئیسلام بێت. فراکسیۆنی یەکێتی ئاماژەی بۆ ئەوەش کردووە هیچ شەرەفێک لە ژنکوشتندا نییە. توندوتیژی دژی ژنان تاوانە و دژی دابوونەریت و کەلتوری کوردەواری ڕەسەنە و لەو پێناوەشدا دەبێت یاساکانمان لە خزمەتی ئەم ئاراستەیەدا بن. هەر لە ڕاگەیەنراوەکەدا فراکسیۆنی یەکێتی جەختی کردووەتەوە لە پابەندبوونی پەرلەمانی کوردستان بە بەهاو بنەما سەرەکیەکانی شەریعەتی ئیسلامی. ئەوەش لە کاتێکدایە شەوی ڕابردوو پێشەوە هەورامانی و تەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بۆ چوونی فراکسیۆنەکەیان ئەوەیە کە هیچ پرۆژە یاسایەک لە پەرلەمان نەکرێتە یاساکە لە دژی بنەمەکانی ئاینی ئیسلام بێت. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند نەخۆشکەوتنی سەد خوێندکارەکەی سلێمانی بەهۆی نەشیاوی خواردن و ئاوی قوتابخانەکەەوە بووە. لە ڕوونکردنەوەیەکدا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند لە دوای بەدواداچوون و لێکۆڵینەوە لە هۆکاری ڕەوانەکردنی زیاتر لە 100 خوێندکاری قوتابخانەیەک لە سلێمانی بۆ نەخۆشخانە بۆیان دەرکەوتووە ئامادەکردنی خواردن بۆ خوێندکاران لە فرۆشگەی خوێندنگەکە بە شێوەیەکی ناتەندروست بووە. تەندروستی سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە دوای وەرگرتنی نمونەی سەرچاوەی دابینکردنی ئاو لە خوێندنگەکە دەرکەوتووە ئەو ئاوەی لە ڕێگەی بیرەوە دابین دەکرێت و خوێندکاران بەکاری دەهێنن بۆ خواردنەوە نەشیاوە. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژی 22 ئەم مانگە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد لە خوێندنگەیەک لە ناوشاری سلێمانی زیاتر لە 100 خوێندکار بە حاڵەتی سکچوون و ڕشانەوە گەیەنراونەتە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی تایبەت بە منداڵان. چوار پەرلەمانتاری کوردستان لە سەرەتای ئەم خولەوە تاوەکو ئێستا لە دانیشتنەکاندا هیچ قسەیەکیان نەکردووە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕێکخراوی ئینستیتیوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان راپۆرتی 6 مانگی چاودێریکردنی پەرلەمانی کوردستانی ئاشکرا کرد و تیایدا ئاماژەی بۆ ئەوە کرد لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانی کوردستانەوە 4 لە پەرلەمانتاران تاوەکو ئێستا هیچ قسەیەکیان نەکردو و بەشداری چالاکیەکانیان لە ناو پەرلەمان نەکردووە. هەر لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە سەرۆکی پەرلەمان پێشێلکاری یاسایی ئەنجامدا و بەڵێنەکانی نەبردووەتە سەر و پەرلەمانیش لە ئەست پرسە نیشتیمانیەکان ڕۆڵی نەبووە. ئەوەش لە کاتێکدایە بەشێک لە پەرلەمانتاران بەردەوام ڕوبەڕووی ڕخنەی دەنگدەرانیان دەکرێنەوە بەوەی کە بەشداری لە کار و چالاکیەکانی پەرلەمان ناکەن و خۆیان لە بەرپرسارەتی بەرامبەر بە خەڵک کە دەنگی پێداون دەدزنەوە. ئەمریکا لە ڕێگەی خاکی هەرێمەوە سەدان بار هەڵگر هاوکاری سەربازی ڕەوانەی ڕۆژاوای کوردستان کردووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە لە کۆتایی مانگی ئاب و سەرەتای ئەم مانگەدا هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا زیاتر لە 200 بار هەڵگر کەلوپەلی سەربازی و لۆجستی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی بنکەکانی هاوپەیمانەتیەکە لە پارێزگاکانی حەسەکە و دێرە زوور لە ڕۆژئاوای کوردستان کردووە. لە گوێرەی ڕوانگەی سووری هەر لەو ماوەیەدا هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش
6 ئۆپراسیۆنی سەربازی هاوبەشی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات ئەنجام داوە. ئەوە بێجگە لە ڕاهێنانێکی سەربازی لە ناوچەی دێرگ لەسەر سنووری نێوان تورکیا و ڕۆژاوای کوردستان کە تیایدا چەکی قورس و مامناوەندی بەکارهێناوە. سەرکردەیەکی چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاند وادەی دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق لە 3 هەفتەی تر تێناپەڕێت. تورکی عەتەبی سەرکردەی سەر بە هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد. دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق بە ئامانجی یەکلاییکردنەوەی بابەتی پێکێنانی حکوومەت ڕەنگە لە 3 هەفتەی داهاتوو زیاتر تێنەپەڕێت. ئەو سەرکردەی چوارچێوەی هەماهەنگی ڕوونیشی کردەوە ڕاگررتنی کارەکانی پەرلەمان زیانێکی گەورەی بەگەلی عێراق گەیاندووە، بە تایبەت کە نزیکەی 30 پرۆژە یاسا چاوەڕێی ئەوە دەکەن بەپێی میکانیزمە دەستوریەکان لەلایەن ئەنجومەنەکەوە یەکلایی بکرێنەوە. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی ململانێ سیاسیەکانەوە دانیشتەکانی پەرلەمانی عێراق پەکی کەوتووە و نەتوانراوە ڕێککەوتن لەسەر دەستپێکردنەوەی چالاکیەکانی پەرلەمان بکرێت.